هەر سەبارەت بەم بابەتە کە بانکی مەرکەزی ڕێگری لە چەند بانقێکی دیکە کات کە دۆلاریان پێ نەفرۆشێت و چەندین کێشە و گرفتی دیکە بەتایبەت لەم ساڵ 2024دا کە هەندێک بانکی دیکەش لەلایەن ئەمریکا وخرا لیستی قەدەغەکراوەکانەوە و چەند بانکێکی دیکەش بەتایبەتی بانکە ئێرانەکان لەقەکانیان هەر سەبارەت بەمە ئێمە میوانداری بەڕێز عەبدوڕەحمان شێخی شارەزای دارایی و بانکی لە بەغداوە کردومانە و پرسیارەکانی لەگەڵ بەش دەکەین. بەڕێز عەبدوڕەحمان ئەم ڕووداوانەی کە هەن ڕێگریکردن لە بانقەکان لەقەکانی بانکی ئێران و ئەو بانقانی لە عێراقن هەموو ئەمانە چ کاریگەریەک لەسەر ئابووری عێراق و ئێران دروست دەکات؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس لە تۆ لە سەرجەم بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا ئەمە بڕیارێکی نوێن نییە چونکە پێشتر لەلایەن ئەنجومەنی بڕێبردنی بانکی ناوەندی لە مانجی کانونی یەکەمی ڕابردوو ساڵی ڕابردوو ئەم بڕیارە درابوو هەوڵەکان ئەوەیە بۆ کۆتایی هێنان بە کەمکردنەوەی چاڵەچەکانی ئەو بانکانە لەلایەکی دیکەوە هەندێک گومان هەبوو لە کارەکانی بۆیە هەڵۆشێدرایەوەتەوە بانکی ئێران و هەموو ئەو بانکانەی کە ئێرانین و لە عێراق بە شێوەیەکی گشتی هەن و تەنانەت لە هەرێمی کوردستانیشین با بڵێین هەمویان لە بڕیاری لە ساڵی 2014ەوە بڕیارێک هەبوو کەوا بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت بەشدار بن لە فرۆشتنی دراوە بە تایبەتی دۆلار و پێویستە تەنیا لەگەڵ دیناری عێراقی مامەڵە بکەن ئەمە بڕیارێکی پێشتر بوو ئێستاش کێشەیەکی زۆر هەیە لە نێوان بانکی ناوەندی بە هەمان شێوە وەزارەتی گەنجینە و هەوڵی ئەوە دەدرێت کەوا پیشان بدرێت کە عێراق دەیەوێت ڕێگەنەدات لە سپیکردنەوەی دۆلار و ساختکردنەوەی بۆیە ئەم بڕیارە کاتێک لەلایەن بانکی ناوەندیەوە دراوە هەموو کارەکانی ئەم بانکیە بە تایبەتی بانکی میلی هەڵپەسێدراوە و تەنانەت هەموو ئەو لقانەشی کەوا لە عێراق هەیە هەمویان گیراون ئێستا. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان عێراق ئەتوانێت دەستبەرداری ئەو مامەڵانەی بێت کە لەگەڵ ئێران هەیەی جا مامەڵە بازرگانیەکانی بێت یاخود هاوردەکردنی غاز بێت یاخود هەر مامەڵەیەکی دیکە بێ و ناردنی دۆلار بێت ئەتوانێت دەست هەڵگرێ لەمە؟ بەڵێ بەڵێ سیرکە ماوەیەک بەڵێ ئێستا حکوومەتی ئیتیحادی بڕیارێکی هەبوو لەبارەی ئەوەی کەوا تەنیا لەگەڵ دۆلار مامەلە نەکرێت بەڵکو بکرێتەوە و ئازادی بدرێت لەبارەی کەرتی دراو لە عێراق پێشترم بڕێرە هەبوو هەر لەسەرم بنەمایە لەگەڵ تورکیا دەکرێت بە لیرەی تورکی و لەگەر ئیمارات بە دراوی خۆیان و لەگەڵ چینیش بە یوان مامەڵە بکرێواتە قەتیز نەکرێتەوە تەنیا لە دۆلار ئەم پرسە هەبوو پێشتریش لەگەر ئێرانیش بە هەمان شێوە باسی لەسەر کرابوو کەوا لەسەر تمەن کار بکرێت لەبارەی پرسی ئێرانەوە دوو بابەت هەیە کە پێشتر بابەتەکەوەیە کە بانکەکان و ئێران بە شێوەیەکی گشتی چوەتە نێو لیستی ڕەشەوە بۆیە ئەمە بۆتەوەی سنووردارکردنی جوڵەی ئەو بانکانە و تەنانەت لە دەواازە سنوورەکانیش مامەڵێکی چون دەکرێت و سواردە وردراون لەم بارەیەوە بۆیە ئەمەش وەکو هەناردەکردنی دۆلار و سپیکردنەوەی پارە دەبینرێت لە ڕێگەی ئەو دەواازانەوە بەر لە ئێستا چاوپێکەوتنێکم ئەنجامدا بوو لەگەڵ کەناڵی بەڕێستان لەبارەی کشتتوکاڵ و هاوکات تۆڕی پلاستیکی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا هەیە لێرەدا گرنگێکی زۆر هەیە لەبارەی ئەو پرسەوە واتە کاڵایەکی زۆر لە ئێرانەوە هەناردەی هاوردەی عێراق دەکرێت هەموو ئەوانەش بریتین لەو کەلوپەلارێکەوە ڕۆژانە خەڵک بەکاری دێنێت بۆیە من باوەڕم وایە ناتوانرێت بە شێوەیەکی گشتی ئەمە هیچ بەرهەمەیەکی هەبێ ئەم بڕیارانە هەر لەو چوارچێوەدا ئاماژەشم بەوە کردبوو لەگەڵ ئێوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە بێگومان
لەبارەی خۆراکەوە لەبارەی هەموو ئەو دۆخێکەوە هەیە لە هەرێمی کوردستان پێویستە متمانە بەخۆی هەبووی بێ ئەوەی پشت بە دەرەوە بەستێ ئەمەش بێگومان شتێکە کە جێگەی شانازیە پێویستە ئەمە هەموو کەسێک شانازی پێ بکات لە بڕی ئەوەی لە دەرەوە بهێنرێت خۆی هەرێمی کوردستان دەتوانێت بەرهەم بێنێت سەرڕای ئەمەش خۆ دەتوانێت گۆڕەپانێکی گەورەی هەیە بۆ ئەوەی بتوانێت ئابووری خۆی پێش بات. باشە بەڕێز عەبدوڕەحمان چاوەڕێیەکرێ چەندین بانک و کۆمپانیای دیکە لەلایەن ئەمریکاوە یاخود لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە سزا بدرێن؟ بەڵێ بەڵێ بێگومان بەڵێ بێگومان سیرکە هەموو ئەو بڕیارانەی کەوە لایەن ئەمریکاوە دەردراون و هاوکات هەمویان ڕوونن پێمان دەڵێن و لە سەرتاژ ئاماژمان پێدا بوو کە نمونەیەکی عەرەبی هەیەکەوە باس لەوە دەکات هەموو ئەو پێوەرە نێودوڵەتیەکان ئەمریکا بە یاخود ئێران بێت ئێمە پێویستە لەمە بەدواوە هەموو پێوەرە نێودوڵەتیەکان ڕەتساو بکەین و بە هەرێمی کوردستانیشەوە وەکو بەشێک لە عێراق بۆیە بۆ ئەوی بتوانین هەموو ئەو بڕیارانە جێبەجێ بکەین ڕەتساویان بکەین بۆیە بانکی ناوەندی هەفت بەتایبەتی هەفت لقی جیاوازی هەبوو کە هەر لە چەند ساڵ بەر لە ئێستاوە کرابوویەوە بۆ ئەو مەبەستە بوو باوەڕی وا بووکەوە ئەمە ئەم بڕیارە کاریگەری نەبێ بەڵام بێگومان کاریگەری هەیە و بانکی ناوەندی هەر لە سەرەتاوە ڕوئایەکی ڕوونی هەیە و پێویستە بڕیارەکان جێبەجێ بکرێن چونکە باش دەزانرێتەوە هەندێک پێشلکاری هەبوو لەبارەی داهاتی عێراق و بۆ وڵاتانی دیکە دەگوازرایەوە بە تایبەتی لە دۆلار بەڵام ئێستا حکوومەتی عێراق لە ئەنجامی هەموو ئەو چاودێریانەی کەوا دەکرێت لە بازارەکان بتایبەتی و دەزانێت کەوا هەندێک کێشە هەیە لە بانکەکانی عێراق و بێگومان هەموو بانکەکانی کوردستانیش دەگرێتەوە کە ماوەک بەلەکستە باسمان کردبوو بۆیە پێویستە ئەو ڕێکارانەی کەواجیراوتەوە بەر بۆ بەکارهێنانی دینار هەندێک کێشەی تێدا بوو پێشتریش بۆیە ئەمە پێویستە ڕەتساوی هەموو ئەو بڕیارانە بکرێتەوە دراوە کە هەمویان پێوەرە نێودوڵەتیەکان ئەمە ئەمریکی بە یاخود وڵاتێکی دیکە بێ ئەگەر پرسەکە سەپانی سزا بە یاخود نا بێگومان هەموو پێویستەمانە ڕەتساو بکرێن. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان شێخی شارەزای دارایی و بانک لە بەختاوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوپاس بۆ زانیاریەکانتان.